پیاوێک ئاوێتە بە سلێمانی و لە خزمەت شارە حەیاتەکەدا. لە پاڵ نووسین و ئەدەب و قەڵەمدا هەمیشە ناوێکی دیاری نێوگۆڕەپانی سیاسی بووە. لە پاڵ سیاسەتیشدا بەردەوام کاری خێرخوازی و خزمەتی گەنجان یەکێک بووە لە سیما دیارەکانی. کاتێک خوێندکارانی بەشە ناوخۆییەکان بۆ داواکاریەکانیان ڕژانە سەر شەقامەکان، ئەم لە پێگەیەکی حیزبی بەرزدا بوو. بەڵام پێگەکەی کردە قوربانی داوای خوێندکاران و پشتیوانی لە دەنگەکانیان کرد. بەهۆیەوە لە پۆستەکەی کە جێگری بەرپرسی مەڵبەندی سلێمانی یەکێتی بوو سڕ کرا و بێباکانە چووە پاڵ داواکاری خوێندکاران و گەنجان. سالاری بازیان ئەو ناوەی کە بەردەوام جوانەکانی قەڵەمەکەی پێشکەش با سلێمانی دەکات، خاوەنی دەیان تێکست و نووسین و هۆنراوەیە بۆ سلێمانی و ئەمیشە لە دووتوێی ئەدەب و هۆنراوە و تێکستەکانیدا قسەی جددی هەبووە بۆ پاراستنی ئارامی و خاک و ئاوی سلێمانی. سالاری بازیان لە وەرزە جیاوازەکانی ساڵدا لە پاڵ وەسفکردنی جوانەکانی شاردا بەردەوام گرنگی داوە بە پیشاندانی ڕوویەکی جوانی ژینگەی و سروشت و پێکهاتەی کۆمەڵایەتی سلێمانی. بگات بە دەستی سلێمانی پەرتووکێکی شعریە. سالاری بازیان لە ڕۆژانی ڕابردوودا بڵاوی کردەوە و تیایدا بە تێکست و هۆنراوەکانی زۆر بەوردی هاوتەریب بە وەسفی جوانی شار باز لە نادادی و مافی مرۆڤ و پیرۆزیەکانی دەکات. سالاری بازیان ئەگەرچی کادرێکی دیاری یەکێتیە و حیزبەکەی چاوی لەوەیە دەنگێکی زۆری هەڵبژاردن بباتەوە، لەگەڵەوەشدا لە کۆمەڵگەدا خاوەن پێگەیەکی پتە و بەهێزی کۆمەڵایەتیە و بەردەوام دەنگی گەنجان و لاوانی نیشتیمان بووە. بەردەوام سالاری بازیان قسەی لەبارەی نادادی و چەوسانەوەی تاکەکانی کۆمەڵگەی کوردیەوە کردووە و لەو پێناوەشدا دەیان دێڕە هۆنراوە و تێکستی تایبەتی بۆ دژایەتی نادادی نووسیوە و لە یەکێک لە دێڕەکانیدا نووسیوێتی: نادادی کە خۆی سەرۆک و حاکم بێ، من چی لە دار و تەرازوی عەدالەت کەم، خاکی وەتەنم کە هەمووی فرۆشرا بێ، خۆڵ و خاکی کوێ بەسەر خۆمدا کەم.